خۆش هاتنەوە بۆ لەگەڵ ڕووداوەکاندا. تورکیا هەروە دێ و پەیوەندیە ئابووری و بازرگانیەکانی خۆی لەگەڵ وڵاتی ڕووسیادا زیاتر دەکا. ئەلبەتە نەهەر ئەوەندە بەڵکو سەرۆکی تورکیا کەوتۆتە داکۆکیکردنیش لە سیاسەتەکانی ڤلادیمیر پوتین. Avrupa aslında ektiğini biçiyor. بێگومان ئەوروپا ئەوە دەدرێتەوە کە چاندوێتی هەڵوێستی ئەوروپا لە بەرامبەر بەڕێز پوتین لە پەیوەندی بە سزاکانەوە وهای کردووە بەڕێز پوتین بە ئەوروپا بڵێت ئەگەر وەها دەکەن منیش ئاوەها دەکەم. بەڕێز پوتین هەموو ئامڕاز و چەکێک بەکاردەهێنێت و لەسەر و هەمووشانەوە گازی سروشتی بەکاردەهێنێت. ئەم زستانە ئەوروپا کێشەی قورسی دەبێت و ئێمە ئەو کێشەیەمان نابێت. لە بیریشمان نەچێ لە پێناو پاراستنی پەیوەندیەکانی خۆیدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەپاندنی سزاکانی ڕۆژاوایشی بەسەر ڤلادیمیر پوتیندا ڕەت کردوێتەوە. ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی وەکشیکەرەوە دەڵێن وەها دەکات ئەردۆغان بە هاوپەیمانی ڤلادیمیر پوتین دابنرێ. تورکیا وەک دیفاکتۆیەک بووەتە سوار چاکە ڕەشە نەخوازراوەکە لە وتارە ئەکەدیمیەکاندا واتە دەوڵەتێک خواستی یارمەتیدانی وڵاتێکی سزادراوی هەبێت بۆ سوکردنی ڕەوشەکەی. جا رووسیا لەو سونگەیەوە تورکیا وەک وڵاتێکی بەسوود دەبینێت بۆ پەرەپێدانی پەیوەندی ئابوووریەکانی. ئەمەش پاش ئەوەی کۆمپانیا ڕۆژئاواییەکان ئەو وڵاتە بەجێ دەهێڵن. ئەو کاتەیەش کە تورکیا و نەتەوە یەکگرتووەکان لەگەڵ ڕووسیادا گەیشتنە ڕێکەوتن بۆ هەناردەکردنی دانەوێڵە لە ئۆکرایناوە، سەرۆکی تورکیا لە چەند بۆنەیەکدا ڕای دەگەیان دۆستایەتیەکەی لەگەڵ پوتیندا تەنها هۆکارێک بووە بۆ ئەو ڕێکەوتنە. دکتۆر کامەران منتگ پسپۆڕی زانستە سیاسیەکان لە ڕێی سکایپەوە میوانی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر سەرەتا زۆر سوپاست دەکەم با هەر یەکسەر دەست بە پرسیارەکەشم بکەم. ئەم جۆرە پەیوەندیانەی کە پوتین بە شوێنیا دەگەڕێ لە چ شێوازێکی بەرژەوەندیەکاندا دەنرێ؟ بەرژەوەندی نێوان دوو وڵاتە یاخو بەرژەوەندی نێوان دوو سەرۆکە یا بەرژەوەندیەکی تاگلایانەی خودی ڕەجەب تەیب ئەردۆغانە؟ بەڵێ زۆر سپاس. بەڕاستی تورکیا لەسەر بنەمایەکی جیۆپۆلیتیکیەوە پەیوەندەکان ڕێک دەخات. دیارە تورکیا هاوسەی جیۆپۆلیتیکی ڕووسیایە. ئەو پرۆژەیە کە رووسیا ژێتی دروستکردنی پرۆژەی رووسیا کە ئۆڕاسیایەکی نوێیە لەسەر بنەمای هاوپەیمانێتی دروست دەبێت. ئەو هاوپەیمانێتی ڕێکا بە گەورەبوونی هەندێک قەوارە دەکات، واتە گەڕانەوەی ئەو نەخشەیەی کە 200 ساڵ بەر لە ئێساواتە بەر لە هاتنی مۆدرنیتە بۆ ناوچە بگەڕێنێتەوە. ئەم خەڵانە بە شێوەیەکی سەرەکی لە بەرژەوەندی رووسیا لەبەرەوەی تورکیا من پێم وایە ئێستا بایەخ بە رووسیادا و هەوڵدا پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا بەهێز بکات. بەڵام ئەو مانای وان نییە کەوا تورکیا لەسەر بە ئاراستەی ئەوروپا و ئەمریکا یعنی ڕۆژ ئاواش بە شێوەیەکی گشتی کار ناکات. تورکیا بۆ ئاراستەیەش کار دەکات، بەڵام زیاتر جەختی خستۆتە سەر رووسیا لەبەرەوەی ئێستا سیستەمی جیهانی خەریکە لە بەرژەوەندی رووسیا و لە بەرژەوەندی زلهێزە ئۆڕاسیەکان گۆڕانکاری بەسەردادێت. بۆیە هەوڵدا شوێنپێیەک لەو سیستەمە نوێ جیهانیە بۆ خۆی دابین کە زیاتر بەرژەوەندەکانی کۆمسیۆنەکە بکات. وەک باس ڕابردوودا لەسەر هاوسەنجی نێوان رووسیا و ئەمریکا دەمەی سیاسی خۆی کردە و لە هەردووشی دەستکەوتی خۆی بەدەست. ئەنجا یەکێ لە پرسیارەکان ئەوەیە ئایا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا متمانە بە تورکیا دەکا لە کاتێکە تورکیا وا دادەنرێت کە هاوپەیمانی ڕۆژاوایە و ئەندامی هاوپەیمانێتی ناتۆشە؟ بۆیە بەڕاستی ئەو زلهێزانە سیاست لەسەر بنەمای متمانە داناڕێژن، بەڵکو لەسەر بنەمای پێگرد جیۆپۆلیتیکیەکان دادەڕێت. لەبەر ئەوە بەنسبەت ئەمریکا بەنسبەت رووسیا تورکیا دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێتن کە ئەویشی پێ دوای بەرژەوەندی تورکیاش لە پرۆژەکەی رووسیا وەکو باسم کرد ئەوەیە کە دەتوانێت گەورە بێ. ئەو پرۆژەیە وای کرد ئێستا لە بەرەو سووریا بێت و بە ڕۆژئاوای کوردستان بەشێکی زۆری کۆنتڕۆڵ بکات، بەرەو عێراق بێتن. ئەو پرۆژەیە یارمەتی داوە، بەڵام لە هەموو حاڵەتەکاندا تورکیا تاوەکو ئێستا ناتۆشی بەجێ نهێشتۆ لەبەرەوەی دەزانێت کەوا هاوپەیمانی ناتۆش تاوەکو ئێستا دەرسی هێزێک باوەیە، بەڵام تاوەکو ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسەتی دەوڵەتی یاری خۆی دەکات و دەوری خۆی دەبینێت. بۆ تورکیا هەوڵ داتن لەسەر هەردوودا
دکتۆر کامەران زۆر جارێ من لە زاری شیکەرەوەی گوێمان لێ دەبێت کە دەگوترێ تورکیا سیاسەتی بانەکەوت و هەوایە بەکاردێنێ ئەگەر وایە ئەگەر جەنابەت هاوڕابی لەگەڵ ئەوەدا وڵاتانی ڕۆژاوا هاوپەیمانێتی ناتۆ بۆچی ئەمە لە تورکیا قوبوڵ دەکات؟ بەڵێ بەڕاستی تورکیا وەکو سیستەم ئەوان مامەڵە لەگەڵ تورکیا ناکەن وەکو سیستەم ئەو ڕاستی هەیە پێویستە بیزدارین تورکیا مامەڵەی لەگەڵ دەکرێت وەکو پێگەیەکی جیۆستراتیژی گرنگ لەناو تورکیا بۆ ڕۆژ ئاوا گرنگە لەبەرەوەی تورکیا ئەو دیوارەیە کە ئەوروپا ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خێراناوی جیا دەکات هەروەها بۆ رووسیاش ئەو پێگە جوگرافیایەکەوە دەیگەێنێتە ئاوەگەرمەکان وەکو خۆیان باسی دەکەن لەبەر ئەوە تورکیا گەمە لەسەر پێگە جیۆستراتیژەکەی دەکات ئەگەر بێت تورکیا بۆ نمونە ئێستا ئەمە دەزانین هیچێک لە ئامانجەکانی پۆتی دوورخستنەوەی تورکیا لە ناتۆ یعنی ڕۆژ ئاوا لەبەرەوەی دەیەوێت ئەو دیوارەی بڕوخێنێ و کێشەکان بڕاستە و خۆ لە ڕۆژهەڵاتەوە کە بەشێکی زۆری ئەو کێشانەی ڕۆژهەڵاتیش هۆکارەکەی دەگرێتەوە بۆ دەوڵەتانی ڕۆژ ئاوا و ئەوروپا ئەوە نەخشەی سیاسی ناوچەکەیان داڕشتەوە بەو شێوەیە ئێستا بەڵام لە دوای قەیرانە دوای قەیراندا بۆیە ئەگەر بێت و تورکیا لە ناتۆ دەربچێتن وەکو باسم کرد ئەو قەیرانانە ڕاستە و خۆ دەکەونە ناو هاوسەی وڵاتانی ڕۆژ ئەوروپا بە تایبەتی کە ئەمە وا دەکاتن قەیرانەکان زیاتر بەدەست ئەو کێشانە بناڵێن یەکێک لەو کێشانە وەکو زەنابتان دەزانن بۆ نمونە کە تورکیا زۆر جار فشار پێ لەسەر ڕۆژ ئاوا دەکات مەسەلەی کۆزبەرەکانە ئەو کەسانەی کە لەبەر قەیرانەک لەبەر زۆری قەیرانەکان و لەبەر مەسەلەی دۆخی ئابووری پەنا بۆ ڕۆژ ئاوا دەبن بەڵێگەی تورکیاوە من دەگەڕێمەوە بۆلات شکەرەوە دەڵێن بەدەستهێنانی دراوی قورس لەم کاتەدا بۆ تورکیا یەکێکە لەو هۆکارانەی دەبێتە مایی زیاتربوونی ئەگەرەکانی هەڵبژاردنەوەی ئەردۆغان لە ساڵی داهاتوودا. لە ڕێی یارمەتیدانی ڕووسیاوە تا خۆی لە سزاکان دوور بخاتەوە تورکیا دەتوانێت داهاتێکی زۆر بەدەست بێنێت یارمەتی دەر دەبێت بۆ نرخی لیرە گرانی کەم بکاتەوە و ئەڵبەت یارمەتی دەریش دەبێت بۆی تا لە هەڵبژاردندا سەر بکەوێت. بەڵام وەک بەشێکی تری چاودێر و شیکەرەوە جەختی لێ دەکەنەوە دەشێ ئەم هەڵوێستانەی سەرۆکی تورکیا لە کۆتاییدا بەسەر خۆیدا بشکێتەوە ئەگەر بێت و تەواوی هێڵەکان ببەزێنێ لەوانە هەناردەکردنی تەکنۆلۆژیای نوێ بۆ رووسیا. بەلای منەوە دۆسیەکە تەکنۆلۆژیای ئاسبەرزە ئەگەر بە شێوەیەکی دروست لێ تێگەیشت بم ڕێگە گێراوە لەو تەکنۆلۆژیایە لە بواری سڤیلی و لەشکەریدا بگاتە رووسیا جاگەر کۆمپانیەکانی تورکیا بەکار بهێنرێن بۆ هاوردەکردنی ئەو تەکنۆلۆژیانە و دواتریش هەناردەکردنیان بۆ رووسیا ئەوە لەوانەیە ئاراستەکە بگۆڕدرێت و تورکیا سزا بدرێت. دکتۆر کامەران بەڕای جەنابەت شیانی ئەوە هەیە لەسەر ئەم هەڵوێستانە سزای تورکیا یا ڕەجەب تەیب ئەردۆغان بدرێ؟ بەڵێ بەڕاستی ئێستا یەکێک لەو ئامرازانەی لە سیاسەتی نێودەوڵەتی بەکاردەهێنرێ بەکارهێنانی سزا ئابوووریەکانە بەڵام سزا ئابوووریەکان دیارە ناکاریگەری خۆیان دەربڕیە یعنی نیشانداوە ئێمە بینیمان لەسەر رووسیا کاتێک لە دوورگەی کلینیکی لە 2014 و لە مەسەلەی ئوکرانیا کۆمەڵێک سزای سەپێنرا ئەسەر بەڵام نەیتوانی ئەو سزایانە ڕۆژی گەورە بینێ هەروەها تورکیا کاتێک پەلاماری عەفرینیدا و هەروەها کاتێک پەلاماری گرێسپی و سەرەکانیدا کۆمەڵێک سزای سەپێنرایە سەر بەڵام ئەو سزایانە سزایەکی ڕووکەش بوون و نەیانتوانێت ڕۆڵی خۆیان ببینن. بەڕاستی مەترسی ئەوەی کەوا لە ڕێگەی تورکیاوە تەکنۆلۆژیای نوێ بچێتە رووسیا من پێم وایە ئەو پێشبینی یاخود ئەو بۆچوونە ڕەنگ بێ زۆر بەزێت خۆی نەبێت لەبەرەوەی ڕووی ئاستی تەکنۆلۆژیەوە هەرگیز بەراورد ناکرێت لە مابینی رووسیا و لە مابینی تورکیا. ئێستا رووسیا گەورەترین هەناردەکاری چەکە تەنانەت هێزە گەورەکانی ئاسیا وەکو چین وەکو زۆر وڵاتیتر توش بەسەرکی رووسی دەبەستن لەبەرەوەی من پێم وایە تورکیا رووسیا لەو بوارەوە زۆر لە تورکیا پێشکەوتووتر ڕەنگی مەبەستیان ئەو درۆنانە بێت کەوا نیشان بدرێت درۆنێک تورکی نەکەر ئەوە دکتۆر کامەران بەڵێ نەکەر ئەوە ینی مەبەستەکە زیاتر لێرەدا ئەوەیە کە تورکیا هاوردەی تەکنۆلۆژیای نوێ بکە بە ناوی تورکیاوە بەڵام دواتر ئەو تەکنۆلۆژیای نوێیە هەناردەی رووسیا بکاتەوە. پرسیارێکی تر دکتۆر پێت وایە ئەم هەڵوێستانەی سەرۆکی تورکیا ینی هەندێک شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن زیاتر مەبەز ئەوەیە کە برێوێکی زیاتر بدا بە ئابوووریەکەی خۆی ئابووری گەشە بکە گرانی نەمێنێ بتوانێت سوود لەم دەرفەتانە وەربگرێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئایا دەرفەتێکی تەواوەدا بە سەرۆکی تورکیا
کە لە هەڵبژاردنەکەی ساڵی 2023دا سەرکەوتن بەدەستبێنە جارێکی تر؟ بەڕاستی ئەمە دەزانین لە ماوەی ڕابردووە دۆخی ئابووری تورکیا لە بەترسیدارترین قۆناغی خۆیدایە لەبەر ئەوەی ئابووری تورکیایەکێک لەو ئابووریانەی ئەگەر تەماشای بۆ نمونە لێرەی تورکی بکەین ئێستا لە خراپترین دۆخی خۆیدا بەرامبەر بە دۆلار بە گوێرەی هەڵبژاردنەوەی سەرۆکی تورکیا بێگومان هەڵبژاردنەوە ڕاستە تا ڕادەیەک پەیوەندی بە دەنجی خەڵک و با بڵێن ڕایگشتی کۆمەلگەی تورکیەوە هەیە بەڵام ئێستا لە ڕاستیدا یەکێک لە کەموپۆرەکانی دیموکراسی ئەوەیە کەسەکان یاخو سەرۆکەکان لەسەر بنەمای گەمەیەکی نێودەوڵەتی هەڵدەبژێردرێنەوە بۆیە جارێ لەلایەک زووەکەوە بڕیار لەسەرەوە بدرێت کە ئەردۆغان هەڵدەبژێردرێتەوە یان نا لەلایەکی تر دەبێت چاوەڕوانی ئەوە بکەین تاوەکو 2023 ڕەنگە زۆر گۆڕانکاری وا بکە ڕوودا کە کاریگەری لەسەر کۆی ڕووداوەکان هەبێت و پێگە سیاسیەکان ئاڵوگۆڕ لە پێگە سیاسیەکان. دکتۆر کابران دواپرسیارم زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ئەم دۆستایەتی نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و ڤلادیمیر پوتین چەندێک کاریگەری هەیە بەسەر ڕەوشی کورد لە سووریادا؟ بەڕاستی ئەردۆغان توانیوێتی سوود لە پەیوەندەکانی نەک بەتەنها لەگەڵ رووسیا لەگەڵ ناتۆش وەرگری. ئێمە تەماشاکە لە 2018 رووسیا گڵۆپی سەوزی بۆ تورکیا داگیرساندووە ئەوەی عەفرین داگیر. 2019 ئەمریکا و ڕۆژئاوا گڵۆپی سەوزیان بۆ تورکیا داگیرساندووە ئەوەی سەرەکانی و گرسپیدا تورکیا هەموو زەرەرەکان هەموو گەمە سیاسیەکەی تورکیا بەڕاستی لەسەر حسابی کورد شکاوەتەوە. ئێستاش لە کاتی ئێستا لە دیارە تەماشا لە ڕۆژئاوای کوردستان دەکشێنەوە ئەمە یەکێک لە ئەگەرەکانی ئینسان سەر دەمێ خۆشتبی گۆڕەپانێکی شەڕبی یاخود دایساندنی گڵۆپێکی تری سەوز بێ بۆ تورکیا بۆ ئەوەی ئەو ناوچانە داگیر بکاتەوە کە ئێستا هێزی لەسەر سنوورەکانی کۆ. بەڵێ دکتۆر کابران زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەگەڵ ڕووداوەکانی ئەو ڕۆماندا سپاس و پێزانینم. ئەلبەتە ئازیزان سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون.